لەسەر ئەو میتۆدە هەرە قێزەوەی دوێنە شەو من لە بڕی نووسین ئەو قسانە دەکەم. یەک هەزار بارە دەری خستەوە، شتێک نییە لە کوردستانە یاسا حکومەت وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەپی ئەگە هەبووە دوێنێ جوڵەیەکیان دەکرد، یانی هیچ نییە نەوەزیری ناوخۆ مەسرور بارزانانی من دەزانم ئاگەر خۆشکەری ئەو شەڕە ئەتووپی ئەتو یەک لەوانە بووی ئێتر چێ بەسە بکەت بە لە خۆت ئەوە لەگەدا دەبیت. تخوا سەرۆکی حکومەتی هەندێک بەیاننامەیەک دەربکە چاری شوێ داواتان لێ دەکەم ڕابوەستنەوە دایکەکەیە یان باوکە دانیشی کوورم دانیشن لە جێ خۆی هەر لەژنەس کاچ خۆم حکومەتدارێتی ڕێبەر ئەحمەد ئەگەر ئەنگۆ وەزیری ناوخۆکە دەزانم بەنزین ئاگرتەری ئەو شەڕە بوون. بەڵام ئەمن باز لە پرەنسیبی دەوڵەتی دەکەم شتی وا دەبێ حکومەت هێز دەجوڵێنی وەزارەتی ناوخۆ شورتا هێزی ئاسایی هێزی وەزارەتی ناوەخۆ هێزی پێشمەرگە دەجوڵێ لێ ناگەڕێ حدود دادەنێت کورە نەکەن دانیشە کورە دانیشە ئاو حالە بوو. ئەوە شەرمەزاریە ئەوە شەرمەزاریە. من هەرچەند دەزانم ماڵی بارزانی بە مەسعود و مەسرور ئاگیان لێ بوو چێ بەسەری شکەت با لەگەدا بوو نەچە شتەموزی هەشت تەموزش ماڵی بارزانی بڕیاردەر و ئۆکەی ئەگەر ئەوان لە پشت نەبوونە سەری نەدەگرت. ئەو جارش لاهور لە گوتارەکەی تەلمیح دەدا کە دەگەیاندیسان لێداوە ئەڵێ بەداخۆ لە حکومەتی هەرێم قەزی مەسرور بارزانانی داخۆ چۆ عەدەچی پێدا کە هاری کار دەبن لەو هەوڵەی کە دەیدەن کە چۆ نەبی. دوو ئەوە خەریکە بتە میتۆد هەر ئەوە دیتان شاسواری گرت سەرۆک حزب بوو ئەوە لاهوری گرت ینی حزبەی مراند و تەواو ئەو حرەکەی ئەی زەوقی گرتی دێ بە کەیف خۆی ئاوا بەدە بابە و بە هێزی کۆماندۆ و بە هێزی حکوومەت دژە تیرۆر کە بەشەکە لە ئەوەی هجوم دەکاتن لەبەر چاوی شاری ڕۆشنبیری هەر بەڕازی سلێمانێکە من دەمەوێ بدرم ئێستا ئەو شارە ڕۆشنبیرێتی دەدا مایە کە دەبابە کە لالەزار دەرێ بەشەکە لە غەزا کە ئەو دەبابانە کەناڵی هەشت میدیا کە بڵاوی دەکاتەوە کە ئینەما دەبابەی ئیسرائیلە بەڕاستی ناو غەزە دەسوڕێتەوە کورە بابە شەرم نەخۆتان بکەن کورە ئەمە دەڵێن کە ئومیدیانە خەتەرن ئەوەی ژەهرەکە تۆ دەچی یعنی دەڵێ هێزەکانی حکومەتی چ و ئاری چ یعنی چت کام بڕیار کەم ئەوە تۆ کوت باشە بە جدی قوبات تاڵەبانی پاڤل یعنی فەرقی بە و یەڵسن چ بوو کە هوجمی سەدە بابەی کرد برێن پەرلەمانی کرد بە دەبابەی لیدا فەرقتان چییە مجەڕەت ئەوە هوتێلە ئەو پەرلەمان دام و دەستگایکی حکومی تۆ تەسفیەی ململانێ دەکەی بە دەبابە یعنی خۆشێکە لەوەدا پاڤل تاڵەبانی نازانم پاڤل دەزانی یان نا سۆسیال دیموکرات لە ئەساس من دڵنیام نازانی ئەو وردەکاریە پاڤل سۆسیال دیموکرات دەبی بە وەشسیلەی مەدەنی ینی وەخت خۆی لە کۆمونیستەکان جیابوونەوە لەبەر ئەوەی ئەوان بڕایان بە تونند و تیژی نییە کەسی کاک پاڤل کا قوبات تاڵەبانی بە دەبابەی دەستا لە ئامۆزای خۆی دەدا شارەکەتن دەکا حکومەت دەخاتە سەر ئەوە مەحافزەکەشیان دەمەتر ماڵی دەرێن دوورە لە لالەزار داوای وەستان دەکات کورێک گولەک لە خۆتدا هەواڵ ئەبوو بەکرد تۆ سەرۆکی ژنەی ئەمنی بۆ گیانی خۆپیشاندەر دەڵێ نابی بکرێت تۆ دەنگێکی جیایی هەر بەلای کەم استقالە دەدەم دادەنیش تا ئەو بێکەڕامەتیە قوبوڵ ناکەم بەڵام بەجددی هەمووتان قوبوڵتانە شارێک دوێنێ یەک کەس نقەی نەهات برێ بابە ئێرە مەکەنە غەزا ئێرە مەکەنە وەکو یەڵسن مەبن وەکو دیکتاتۆرەکان مەبن ئەتو دەبابە و ناقیلە و هێزی ئەوە دەکە براڕە ئەو هێزە یەکێتی بێ ئەخلاقن لاهوریان گرتی هاو سەرۆکیانە ئامۆزای هەتا دوێنێ و پێرێ هەموو جاش و کۆیلەی بەردەستی بن و تاف دەدەن کورە بابە قسە کەرامەت وها پەڵە بزەی ئەتو خۆخوات بوو لاهور لێت قایل بێزە دەچی دەیگیری بە شانازیەوە بڵاو دەکەیەوە بە شانازیەوە بڵاو دەکەیەوە قسەی کۆتاییشمانەوەیە بەڕێزان ئەو چەکە چەکی هاوپەیمانی نێودەوڵەتیە و لە بەرچاوی هەزاران کورد باوا بڵێن کوردی وەکو ئێمە کاکە هەریەک لە ئەمە لینچی هەیە بە هەزاران کورتێ لە وەزارەتی دەرەوە ئیش دەکە لە وەزارەتەکانی ئەوروپای ئیش دەکە کارمەندی حیزبەکانە حیزبە ئەوروپی ئۆمریشەکانە لە هەواڵگریەکان ئیش دەکا نازان دەیان شتە ئەوەی دەبینی کاکە ئەو میلیشیاگەریەی دەبینی دەزانیت چ گورزەکە لە سمعەی کورد
سمعەکە و ئەو چەکانە چی هاوپەیمانیە دراتانێ بۆ شەڕی داعش بکەن نەک ئەتوو بچێ سەر ئامۆزات برا ڕۆ پاڤڵ ئەینی ئەتووها لەگە ئامۆزای خۆت بکەی کە دەتگوت خۆیدا من بەر ئەوەی ئەمن بەبەر نەکەم دەبێت چ لەو خەڵکە بکەیت چ لەمە بکەی چمانێ بکەی خۆشترین نوکتە و عەقڵی پاڤلیەکەم بڕوا دەکەم دەرێن کە ژیرانی و بردرانی و نازم شتە واکەتە بەردەست چاوم نازم ڕاستە یان نا گوت ئیتی کە بردیتیان گوتی بردمەوە خوا وەرە عەقڵی حزب کەسێک ئەوە عەقڵی بی سەرۆکی بەتەمایە سۆسیال دیموکراتی جیهانی برا ڕۆ بە دەبابەی چی لێ بدەی سەرۆکی سۆسیال دیموکرات بی کورە هاوڕێیان ئەوەی دەکرێت هەتکردنی کۆمەلگا خینی شەهیدان بە میلیشیاکردنی بە بەربەریکردنە بە هێز سەپاندن لە کەی زەوقم گرتی هێز دەجوڵێنم دەمە دادگا چمە هەزالەکە کاچیەچێتی